بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. ئەمڕۆ کۆنفرانسێک هەیە تایبەت بە پرسی دەستور لە هەرێمی کوردستان نووسینەوەی دەستور. جا من دەسمە لای بەشێک لە ئامادەبووان لیان دەپرسم دەستور چییە و گرنگجی هەبوونی دەستور بۆ هەرێمی کوردستان چییە، لە غیابی نەبوونی دەستور چی ڕوودەدات و ئایا ئەگەر دەستور لە هەرێمی کوردستان بنووسرێتەوە جێبەجێ بکرێت چێ زەرمەند دەبێ و چێ سودمەند دەبێ. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە من لە بەشێ لە ئامادەبووین دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. دەستوری عێراقا پێگەی هەرێمەکان کوردستانی عێراق بەس هەرێمە ئەینای هەرێمی ترمان دروست نەبووە و معنەسەر زەحمەتیشە دروست بن، بەڵام معنایەوەیە تۆ توانی قانون اتحادی بگۆڕیت. ئێستا لامەرکەزی سیاسی و ئیداریە عێراق بیناکراوە لەسەر دەوڵەتێکە لەسەر لە عەسمە پێک دێت، لە هەرێمەکان پێک دێت، لە محافەزە پێک دێت، لە ئیداراتی محەللی. عێراق ئێستا جاری پێشوش دەستور لێژنەی بۆ پێکێنرا بنووسێتەوە، بەڵام چی ڕێگرە لە نووسینەوەی دەستور و ئەگەر دەستور هەبێ چی لەم دۆخی ئێستا دەگۆڕێ؟ بەڵە بنای خوا وەڵا ئەوانەی کە ئەتوانن ئیرادەی سیاسیە وڵاتیان بەدەستە، بڕیاری سیاسی وڵاتیان بەدەستە، دەسەڵاتدار بوون بە پلەیەکەم یەکەتی پارتی تا ڕێدای لە کاتی خۆش بزوتنەوەی گۆڕانیشتنی دەوری هەیە بۆ بەس بە پلەیەکەم یەکەتی و پارتی ئەگەر ئیدادی سیاسیان هەبووایە بیانویستە کام کوردستانی ئێمە کۆمەڵگایەکی سیاسی پێناسەکراو بووە، دەستور هەبووایە، ماف و ئازادەکان بە دەستوری بکرایە، دام و دەستگاکان نیشتمانی بوونە لەسەر و حیزب بووە. ئەم دۆخە ئێستا نەبووایە ئەوانیان توانین لە ڕاستە دەستور تێپەڕێنن، زۆر شتی تریان تێپەڕانەوە ئەیانتوانی ئەمەش تێپەڕێن. دیارە بەرژەوەندیان لەوەیە بۆکە دەستورێک نەبێ پێناسیە واقعە بکە لەبەرەوەی زۆر شت کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر دەستورێ بۆ هەرێمی کوردستانە دابدرێت لە چوارچەوەی دەستورات جێ نابێتەوە، ئەبێ بگونجێندرێت لە چوارچەوەی ئەو دەستورەیە، ئەبێ حزب خۆی ڕەشیقکە دەست بە خۆیان بێنێ، ئەبێ لە ڕاستە دام و دەستگاکان بە جۆرێکتر بینا بکرێتەوە، ئەبێ کۆتایی بەم ناکۆکی و هەرا و بەزم و زۆن و پێشمەرگە حیزب بەم جۆرەشتانە هەموو بێ. ڕەنگە هەندی عقل هێشتا عقلی پاشماوی عقلی شۆڕژێڕی و تێکەڵاو بگەندەڵی ئەومانە بوو بێ، هێشتا قبولی ئەو دۆخەنەکە یا ئیرادی ئەوە نەبێ، بۆیە لە ڕاستە دۆخەکە بەم جۆرە ماوەتەوە کە تاکوستا ماوەتەوە و فشارێکیش نییە کە ناچاریان کە بەو ئەندازەیە بڕۆنە پێشەوە کە ئیتر نەتوانن پاشەکشی لە بکەن. پێی دوایە لەم خولەی پەرلەمان دەستور بنووسرێتەوە و ئیتر دەسەڵات بە ئارەزووی خۆی ئەوەی بیوێت نەتوانێت ئەنجامی بدەن. عێراق لە بەردەم گۆڕانایە، ڕەنگە ئێمە بچینە قۆناغێکی نوێەوە لە عێراق و ناوچەکەشە، بۆیە ڕەنگە ئەوە تۆزێ ومێدمان زیاتر پێ بەخشی لەوەی کە ئیتر هەرێمی کوردستان نەتوانێت خۆی لەم بەرکەوتە نیشتمانە بزێتەوە، ئەگینا گرنگتینی. لەبەرەوەی دەستورەکان بەگشتی هەرێمێکی ڕێگە پێداوە کە دەسەڵاتی سێدەسەڵاتەکان ئەمانە پێگەی هەرێمی کوردستان حەقی هەیە کە ئیدارەی خۆی بکات و هێزی خۆی هەبێت، ئەمنی خۆی هەبێت و پێویستە. دکتۆر جان دەپرسم سەرەتا دەستور چییە و چێن ئەوانەی کە دەبێت دەستور بنووسنەوە؟ دەستور ئەو وەسیقە گشتەیە کە دام و دەستگاکانی دەوڵەت و بنەما سەرچەکانی دەوڵەت ڕێک دەخات، دەسەڵاتەکانی ڕێک دەخات و پەیوەندی بەیەکەوە ڕێک دەخات و هەروەها مافەکان و ئازادیە سەرچیەکان، ئازادیەکانی مرۆڤ و مافە دەستوریەکان دەستەبەر دەکات بە شێوەیەکی گشتی، واتە پەیوەندی نێوان هەم تاکەکان و هەم تاکەکان لەگەڵ دەوڵەت و دام و دەستگاکانی دەوڵەت ڕێک دەخات. بۆیە ئەمە پێی دەگوترێت دایکی یاسایەکان و هەموو یاسایەکان کە دەردەچن بۆ ڕێخستنەوەی لایەنەکانی ژیان و پەیوەندی و ماف و ئەرکەکان لە نێوان هاوڵاتیان پێویستە لە دەستورەوە شەرعیەتی خۆی وەرگرت بێ. بۆیە بۆ هەر وڵاتێک بوونی دەستور شتێکی گرنگە و پێویستە، جا ئەم دەستورە نووسراو بێ یان نەنووسراو بێ، چونکە زۆر لە وڵاتان هەیە دەستوری نووسراویان نییە، بۆ نمونە بەریتانیا، بۆ نمونە سعودیە، بۆ نمونە کەنەدا، ئەوانە دەستورێکی نووسراویان نییە، بەڵام چەند پەیماننامە و چەند وەسیقەیەکی ڕسمیان هەیە، یان چەند یاسایەکی ئەساسیان هەیە، یان چەند سەوابقێکی قەڵائیان هەیە، ئەمانە وەکو دەستور جێبەجێ دەکرێت. دکتۆر جان چێن دەبێت دەستور بنووسنەوە کەسانەی چێن دەبێت کە لە پەیڕە و دانانی دەستوردا بەشدار بن؟
نووسینەوەی دەستور پێویستی بە خاڵە سەرچیەکان هەیە کە پێویست ئەو خاڵە سەرچیانە دیار بکرێن خاڵە سەرچیەکان لایانی سیاسی لایانی کۆمەڵایەتی و لایانی کولتوری بە شێوەیەکی گشتی ئەم وڵاتە جوان هەموو لە بەرچاو دەگیرێ اینجا کەسانی پسپۆر لە یاسای دەستوری کەسانی پسپۆر لە سیاست کەسانی پسپۆر لە بواری مافەکان و بواری ئەرکەکاندا ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەو کەسانن کە پێویستە دەستور بنووسنەوە واتە دەستور تایبەتمەندەکی خۆی هەیە کە ناکرێ هەموو خەڵک دەستی بۆ بابەڵکو دەبێت لەلایانی کەسانی پسپۆری خۆیەوە پاش دیاریکردنی بنەماکانی یان هێڵە گشتیەکانی ئەم وڵاتە یان ئەم کۆمەڵگایە ئەم لیژنەیە یان ئەم کۆمەڵە کەسە هەڵدەستن بە داڕشتنەوەی مادەکانی دەستور بە پێی ئەو هێڵە سەرچیانەی کە بۆیان دانراوە. چەندە گرینگە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ڕەچاوی ئاینی پیرۆزی ئیسلامیش بکرێت لە نووسینەوەی دەستوردا. وەکو هەموو لایەکمان دەزانین کە ساڵانێکە هەرێمی کوردستان خەریکی نووسینەوەی دەستورە و خەریکە بڵێم هەموو خولەکانی پەرلەمان باس لە دەستور کراوە باس لە دەرچواندنی دەستور کراوە و ئێستا کاری هەرە لە پێشینەی پەرلەمان بۆ ئەم خولەی داهات و ئەوەیە کە دەستورەکە دەربچوێنێ دەستورەکە باسی لێەوە کراوە نووسراوەتەوە و گفتوگۆی زۆری لەسەر کراوە دەتوانم بڵێم نزیکەی 72 مادەی نووسراوەتەوە کێشەی لەسەر نییە چەند مادەیەک ما کێشەی لەسەر بێ ئەو مادانش لەسەر دوو بنەما کە کێشەی لەسەر یەکەمیان باسی سیستمی حکومڕانی دەکا ئایا سەرۆکایەتیبی پەرلەمانیبی هاوبەش بی مەسەلەی دیکەکەوا کێشەی لەسەر مەسەلەی ئاینە مەسەلەی ئاین بەڕاستی بەشێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بوونی ئاین یان ناوهێنانی ئاین لە دەستوردا شتێکی نامۆ نییە ئێمە تەماشا دەکەین لە زۆربەی دەستورەکانی وڵاتانی ئەوروپیدا ناوی ئاین هەیە ڕاست هەندێک وڵات هەیە باسی ئاین نەکردووە بەڵام هەندێک وڵات هەیە باسی ئاین دەکا بە شێوەیەکی زەق وەکو نەرویج و دانیمارک و ئەمانە و تەنانەت کە باسی ئاینی مەسیحی دەکا هەندێک لەو وڵاتانە ئەو کەنیسەیەش دەست نیشان دەکا کەوا پێویستە وڵات بە فەرمی بیناسێنی و لیژنەی ئەمریکی بۆ ئازادی ئاینیەکان کەمانە ساڵانە راپۆرتی خۆیان دەدەنە حکوومەتی ئەمریکی و وەزارەتی دەرەوە ئەوان لە شیکردنەوەی دەستوری عێراقیدا لە مەسلەی مادەی دوو لە ئایندا دەڵێ دەستوری عێراق زامنی هەویەی ئیسلامەتی بۆ هەموو خەڵکی عێراق کردووە لەگەڵ زامنکردنی مافی ئاینەکان و ئاینزاکانی دیکە و دەشڵێ دەڵێ هیچ شتێکی نامۆنیە کە وڵاتێک باسی ئاین بکات لە دەستورەکەی بە مەرجێک مافی ئاینەکانی دیکە پارێزێ لەسەر ئەو بنەمایانە ئێمە دەڵێن هیچ شتێکی نامۆنیە و پێویستیشە کە لە دەستوری هەرێمی کوردستان باسی ئاینی ئیسلام بکرێ بە مەرجێک کە ئاینەکانی دیکە یان ئاینزایەکانی دیکە ماف و ئازادیەکانیان بۆ زامن بکرێ و فراهم بکرێ ئەمە لەلایەکی دیکەشەوە خۆ دەستوری هەرێم نابی پێچەوانی دەستوری عێراق بێ یعنی قبول ناکرێەوە مادەیەکە لە مادەکانی دەستوری عێراقی بۆیە هەر شتێک کە پێچەوانە دەستوری عێراقی بی قبول ناکرێت بۆیە ئەمە تۆ ناکرێ شتێک کە لە دەستوری عێراقیدا هەیە لێرەدا بە شێوەیەکی پێچەوانە باسی لێوەکە ئومێدەوارم ئەم بابەتە بە شێوەیەکی وا بڕوا کە ناوی ئاینیشی تێدا بێ و بوونی ناوی ئاین لە دەستوردا معنای ئەوە نییە وڵات دەبێتە وڵاتێکی ئاینی وڵاتێکی تیۆقراتی نا ئەمە تەنها ئازادیەکان دابین دەکا و زۆرینەی هەرە زۆری خەڵکە مسلمانە پێویستە ئەمە بچەسپێک کە ئاینی هەرێم ئیسلامە لەگەڵ زەمانەتکردنی ئەرک و ئازادیەکانی ئاینەکانی دیکەش بە تایبەتی ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 5مان هەیە ساڵی 2015 کە مافی پێکاتە ئاینەکان زۆر بە شێوەیە شەڕێک و پێک دیاری دەکا دەکرێت ئەوەش بکرێتە بنەمایەک بۆ ئەو بابەتە. زەرەرەی کە لێ کەوتووە لە کاتی خۆیە ئەگەر هەرێمێکی زەرمەند بوو بێت ئەکرێ بۆ کوردستان فەردێکی کوردستانی استفاده لە هەموو ئەم مادانە کە عەلاقەی بە هەموو ئوستاز دەپرسم سەرەتا دەستور چییە و چی دەنووسرێت لە دەستوردا؟
دەستور بە شاری یاساکان ناوزەت دەکرێتن یان ئەوتە بڵێن دایکی هەموو یاساکان. دەستور عقدێکە لە بینی عقدێکی کۆمەڵایەتی یاسایی لە بۆ خەڵک دەنووسرێتەوە. دەستور دەبێ ببێتە کۆڵەگەیەک بۆ ئەوەی خەڵکی بپارێزە لە حمایەتی خەڵک بکاتن لە هەموو ڕێکەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی مالی لە ڕووی سیاسی لە هەموو ڕێوەکان لە ڕووی ماف و ئازادیەکان. تا ئێستا دەستور نەنووسراوەتەوە هەرێمی کوردستان بێ دەستورە. ئەگەر دەستور هەبێت چی لە ژیانی خەڵک دەگۆڕێت؟ ڕەشنووسێکی دەستور ئامادەکراوە و چاپی لە چاپیش دراوە و تقریبا 170 خاڵەکانی ئەو دەستورە کۆتایی پێهاتووە بەشێکی ماوەکە لایەنە سیاسیکان و پەرلەمان و نوێنەرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە سێردەگە نەکەوتون ئەو بەشە پەیوەندی زیاتر بە دەسەڵاتەکانەوە هەیە و پەیوەندی بەوە هەیە بەڕای من پەرلەمان دەسەڵاتی زیاتر بێ یان جهتێکی تر دەسەڵاتی لەسەری پەرلەمانەوە بێ ئەو یەک لە خاڵە هەرە جەوهریەکانە کە کێشەی لەسەر دروست بوو تا ئێستا نەگەیشتینێتە ئامان لە 2006 تا ئێستا بە چەندین جار ئەو یاسایە تعدیل کراوەتەوە. ئێستا 2000 لە خولی 6 وادارین ئەم دەستورە بنووسرێتەوە بۆی ببێتە زامنی مافەکانی خەڵکی کوردستان. پێت وایە ئەم خۆلەی پەرلەمان دەتوانێت نووسینەوەی دەستور تەواو بکات و دەستورەکە دەربچێت؟ بۆنا لە کاتی کە دەستوری عراق نووسرا لە ماوەی 3 ساڵ عراق لەناو ئەوپەڕی ڕۆژانە لەولا و لەولای پەرلەمان و لەناو هەموو شار و شارستەکانی عراق بە تایبەتی لە وەسەط و جنوبی عراق زیاتر باز دەکەم ڕۆژانە بەدەیان تەقینەوە دەکرێت بەڵام دەستوریشە نووسرایەوە. خۆی من لە هەرێمی کوردستان ئێستا هەموو کات ئەتو دەبی ناوی چەند تاخیربی لە قازانجی ملت نیە لە قازانجی دەسەڵاتدارانە چونکە گە دەستور نەبێت دەسەڵاتدار بە کەیفی خۆی مامەڵە لەگەڵ حکمڕانی وڵاتەکەی خۆی دەکات. پێدوانی هێشتان عقلیەتێک ماوە بۆ ئەوەی دەستور نەنووسرێتەوە و پێی وایە حزب دەتوانێت کۆنتترۆڵی هەموو وڵات بکە؟ بە دڵنیایی بەشێکی لەوەی کە بوتە ڕێگر لەوەی کە دەستوری هەرێمی کوردستان بنووسێتەوە خودی حزبە سیاسیەکان بە تایبەتی دەسەڵاتدارەکان خۆیان شروعی تعزیز دادنێن یعنی صانع الأزمات ئەوان ئەزماتی وا دروست دەکەن کە دەستورەکە نەنووسێتەوە بۆی بە کەیفی خۆیان تەڕاتێ بکەن لە سەگوەڕەپانی کوردستان. دەستور و فکرەی تا ئێستا یعنی ئێمە ئەو ئەزمەیەمان هەیە کە هەڵاتی خۆی جێبەجێ بکات و ئیلزامی دەوڵەتی شەکات کە چۆن ئاگای لە ماف و ئازادیەکانی خەڵکیە. ئەم هەویە دەستوری ئەمان شوست. دەستور وەسیقەیەکە لە بینی تاکەکانی کۆمەلگا و سیستەمەکە کە بەچی شێوەیە دابڕژێت و تەعاملی وەکو بڵێن نەخشە ڕێگایەکە بۆ بەڕێوەبردنی ئەو دەوڵەتەیەک و هەرێمە کە لە قاڵبێکی قانونیە بێت. ئێستا لە دەستوردا چێ دەبێت ڕۆڵی هەبێ یان چێ دەبێت دەستور بنووسێتەوە؟ دەستور نووسینەوەیە بێت چین و توێژەکانی میلەت بینووسێتەوەیە لە هەموو توێژەکان بەشدار بن چونکە نوێنەرایەتی توێژەکان بکاتەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە چ بە دەسەڵاتەوە چ بە ئۆپۆزیسیۆنەوانی و نوێنەری هەموو توێژەکان بەشداریان هەبێت و کەسانی شارەزا و کەسانی پسپۆر لەو بوارەیە چونکە دەستور وەکو بەرگیەکە بۆ میلەتەکە دادەڕێژێ دەبێ مکەسب قاڵبی خۆی بە قیاسی خۆی و بە فکری خۆی بەشداری تیا بکات و بتوانێت ڕای خۆی تیادەڕێت و ڕنگدانەوەی چین و چێژەکانی جەماوەری تیابێ. بۆ تاکو ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە نووسینەوەی دەستور تەواو بکرێت؟ تا ئێستا ئەوەی ململانی حیزبایەتیەوەیە و دەمانێ و هەر کەسێ دەیەوێت ئەو دەستورە بۆ قانجاز و بەرژەوەندی خۆی بنووسێتەوەوانێ بۆ شێوە هەر بۆ نمونە ئەو تا ئەمڕۆ کۆبوونەوەیەکی چارە نووساز هەیە لە هەرێمی کوردستانە دەربارەی مووقیف و یەک ڕیزی هەیە بەنوعێک لێکدانەوەی بکات و هەیە بەشداری ناکە هەیە بەشداری داکات بەڵام ئەو قرارانی کە ئەدرێت جێبەجێ ناکە کە ئەبێ میلەت یەکدەنگ بێ بە یەکدەنگی یعنی دەستوری کە لە عێراق نووسرایەوانە پێش ئەوەی دەستور بنووسرێتەوە ئەبێ ئەقلێتی میلەتەکە بگۆڕێت یعنی عێراق ئەو ئەقلێتی لە قاڵ بەرامبەر دەستورە نییە ئەو دەستورە ئەبێ ئەقلێتێک هەبێت کە جێبەجێکە یعنی ئێستا بۆ نمونە قورئان دەستورێکی بەشەریەتی کە خی گەورە هێنایەتی خوارە بەڵام ئایا کێ دەست ئیشی پێدەکە کەس ئیشی بۆ نەوەکە ئەنی شەر نووسینەوەکە نییە شەر حکمەتەکە لە جێبەجێکردنەکەاتی ئەنی دەستورێک ئێمە بۆ عێراق نووسراوەوە گە دەستورە جێبەجێکە هیچ کێشێ لە دەوڵەتی عێراق دروست نابوو. ئەی بۆ لە هەرێمی کوردستان بۆ ئەوی ئێمە دەربازمان بێ لەم کێشانەی کە هەیە لەم گرفتانە دانەمەزراندنە پرسی هێزە سەربازەکە با بڵێم
هێزی سەربازیە کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفتی دیکەشان بەڵام بە دەستور چارەسەر دەکرێن بۆ چەندین ساڵە هەر خەریکن بەڵام دەڵێن هەر لەسەر یەک دوو بابەتی جزئیات ئێمە گرفتمان هەیە و ئەو دەستورە تەواو ناکەن. پێ بتەنەوەک ململانەی حیزبایەتی ڕێگای پێ نەداوە بەرژەوەندی تاکە کەس مەژۆرنی مەسئولی مەشمولی حیزبەکان نەیانتوانیەوە باجەکەی دەدات میلەت باجەکەی ئەدات ئەمە یەک و دووەمیش دەستور لە وڵاتی وهەیە زلهێز بۆ نمونە بەریتانیا دەستوری نییە کە وڵاتی عوزمەی ئەوەیە بەڵام لە واقعی ئێمە یا ئێمە داگیرکراوین ئەبێ قاڵبێکی قانونیمان هەبێت تاوەکو بەرگری لە خۆمان بکەین و بتوانین خۆمان بچەسپێن و خۆمان تەسبیت بکەین ئەگەر ئێمە دەوڵەت بووینایە دەستوریشمان نەبووە کێشەمان نابوو بەڵام بۆەوەی قەڵغانێکمان هەبێ بۆ بەرگری لە مافەکانی خۆمانە دەستور زەروریە بەڵام ئینشاءالله و لە کابینەم جاری حکوومەت و پەرلەمانە و خولەی پەرلەمانە ئینشاءالله دەستور ئەنووسێتەوانی و پێویستە ئەمڕۆ لەم کۆبوونەوەی کە ئەنجومەنی وەزیرانی کوردستان سازیە کورد یەکدەنگ بێ مووقیف بێت و بە چاوی داگیرکرد سەیری عێراق بکات نەک بە چاوی ئەوەی کە کوردستان غەدر لە عێراقەکە شتێک بنووسود کەسمان پابەندی نەبێت ینی کە پێویستی ئەکرێ بەلێکدانەوەی پێشکەوتوو بەلێکدانەوەی متەنەوەر لە تەفسیری دروستی عەسریە مەدەنیە ئێمە گرنگەوەی لەسەر دەستورێکی مەدەنی هەیە تەمەیزیش بێت لە دەسەڵاتی دادوەری عێراقی. ئستا سەرەتا دەپرسم دەستور چییە؟ ڕەنگە بەشێ لە لای هاوڵاتیان نەزانن دەستور چییە؟ تۆ پێمان بڵێ دەستور چییە؟ دەستور بۆ دەوڵەتان و بۆ هەموو وڵات ڕەنگە ئێمە تاکە میلەت بین وابزان فەلەستینیش کە دەستورمان نییە هەر گرنگیش نەبوو بەلای خەڵکەوە لە بەرۆی شتی تر گرنگتر هەیەلەوە کە خۆی دەستور تاکە پارێزەری کەرامەتی توی هاوڵاتیە تاکە پارێزەر یاسا جوانیە هیچ شتێک پارێزەری کەرامەت و مبادیەکانی تۆ نیە دەستور نەبێت دەستور ئەوەیە کە هەموو گەل دەنگی پێەیە بەڵێ لە پەرلەمان و حیزبەکان ڕێکیەخەن بەڵام گەل بۆ هێوڵە نامەوێت دەستور چییە؟ پارێزەری بوونی تۆیە تورکمانێک مەسیحیەک مسلمانێک کوردێک عەرەبێک لە شوێنێکە ئەژووی بە دەستور مافی هەبوو کەس بووی نێدەریکە ئەوەنمونە دەبێتە پرسیار لەلایەن مادەم دەستور ئەوەندە مهمە بۆ نیمانە لەوەی لێ نازانین کاکە ئێستا گەر من لەم دیبێتەیە باسم کرێگەر ئەلەم دەقەیە ڕاپرسیە بکە بڵێ 2 کیلۆ تور هەرزان کەمیا دەستور بنیاد بنێم ئەکسە خەڵکەکە ڕۆبەوەی تر بۆ لەبەرەوەی جارێ حیزبەکان نایەنەوێت وایەن ئەوان واتە سەوە کاکە دەستور هەیە ئەمریکا لە 7 مادە و شتێک پێگەوانە خۆ نەمانێتەوە بڕۆ 100 مادەمان ببێنە جارێ شتێکمان بۆ بەوەستکە کە تەسبیت بێ سەوابەتەکان لە بن باسم کرد لە جەزائیر دوای 132 ساڵ لە داگیرکەری فەڕەنسیەکان بۆ جەزائیر ڕزگار بوون ئێستاشی لەسەر بێ جەزائیر وەکو چەند ساڵە ڕۆشتۆ لە 50 لە 60ەکان ڕۆشتۆ ئێستاش فەڕەنسی وەکو داگیرکەر ناوە بن بە شەرتێ فەڕەنسا هاتووە تەعمیری بۆ کردوون وڵاتی بۆ جوانکردون کە بەجێهێشتۆشتی بۆ بەجێهێشتون سەقافی فەڕەنسی جوانە بە فەڕەنسی قساکە هەر ئەڵێ نەکەی هەر داگیرکەری تو باوکو کەسوکاری ئێمە تەڵواسیوە کەچی ئەوە بە دەستور بەیان نووسراوەتەوە ئەڵێ خیانەتی لە وڵاتەکە خائینە ئەوەی دەست لەگەڵ خائینان تێکەڵاوکە خائینە کەچی دوێنێ خائین بە خائینی خۆیە چێ دەست لەگەڵ دەوڵەتی ئیقلیمی هەمووی بە هەمووی پێڵم باسە دەست تێکەڵاوە کاتۆ نەوەری قسە بکەی دەبەری دەستورت نییە کەسێکرد نییە ئەچە فۆرمی بۆ دروستەکات بۆ جاشایەتی تازە فۆرم دروستکراوە بۆ فێڵ و بۆ تەڵەکە بازی حیزبی فۆرم دروستکراوە هاوڵاتی نازانێ مافەکە لێکوایە هەڵی ئەخەڵەتێنن ئەگەر دەستورمان هەبوایە کەس تەعادای لێ ناکردین لە مناڵێکی بێ باوک ئێن لە شوێنە کازلێگەن لە ڕوومەتی ئەڵێ ئاخ پشتم ئەڵەن ڕۆڵە خۆ لە پشتیمان ناوی لە دەموچامانەیە ئەڵێ گەر پشتم ببووە ئێوە پیاویەوەن لە من بن ئەگەر دەستورمان ببووە ئەوانە پیاوی ئەون ئاوا لە ئێمە بکەن هەموو ئەم چوار دەورە ئەوانەی خۆشمان ئەوانەی کە ساختەچێتیەکەن بە ماف و دەنگ و حەق و نەحەقی تۆوە حەقی تۆ توانرا بخورێ بە دەستێ هەموویانە بە ئۆپۆزیسیۆنی ساختەشەوە تێگەیت بەڵێ مەبەستم ئەوەیە ئەگەر دەستورمان هەبووە ئەبوو مەسەلەن تۆ حیزبێک بێت بڵێ بڵە کاکە گیان وڵای کاکە من تازەوەنە کورسی مێنا بە خۆمە چم پێ ئەو فرۆشم بەم وڵات بۆ وڵاتە فرۆشم ئەی دەستور هەبووە ئەو کاتە حامی دەستور هەبوو کاتەیەکێک و پارێزگاری لێ کرد هاوڵاتیان یان بەو دەستورە تۆ بۆت نییە ئەو مایکەوا بگری بەو دەستورە بێ ئاوا بگری بەو دەستورە تۆ بۆت نییە بەس حکومەت لە هیچ وڵاتەکان نییە حکومەت زیاتر پەیوەندی
و دەوڵ ئەقلیمی ببەستێت من خەمی ئیسلامنی خەمی 30 ساڵی ترمە ئەو شتە بە کولتور بڵێن ئەی بۆ ئەو وای کرد بامی ژواکەم دەستور هەبێت پێت ناڵێ ئەی بۆ ئەو وای کرد ئەو گوێیان ئەبڕی لە سعودیە تۆ کەناڵێکی ئیسلامیوانە لە قانونی ئیسلامان ناڵێ ئەوەی دزی کرد بۆ دەستێ ببڕەوە بە مەرج مەرجەکانی جێبەجێکە ئێمە ئەوەشمان نیە هیچمان نییە لە دەستورێکمان هەبوایە ئەیوت نابێت سیروان لە خۆیان قسە بکە ئێمە سمبولمان نییە شتی پیرۆزمان نییە دەستکاری چیەکەی بیکە بۆ هەیە دەستکاریکە بۆ نیە هینمان نییە ئەو قاڵبمان نییە قورئان دەستوری موسڵمانانە دەستکاری یەکرێ تاو چێ لە هەرێمی کوردستان ڕێگر بووە لە تەواوکردنی نووسینەوەی دەستور خۆی یەکەمیان نەزانینی گەورەی مێشکی کراوەی سیاسی دووهەمیان هەموو جارەتیانە لەبار نییە سێمیان کاتێ لەبار بووە ئەوان ئامادە نەبوون چوارەمیان وایان زانانی و دەستور بۆ ئەو دەقیان سەیسان پێ دەڵم حیزبی تازە پیا بۆ دەستور بنووسرێت وازانێ ئەو تا 100 ساڵی تر کورسی هێنێت بۆ خۆی بەندامی ئەبێتە بۆ خۆی ئێستا جاران عەبدوڵڵا بەشۆ جوانی تۆتی هەموو وڵاتانی ئەم ناوچێ بەڵایەکیان ئێمە لەو بەڵایە چەندانێکمان هەیە چەندانێکترمان بۆ پیا بوو کەواتە من ڕەشبینم لەم پارچە پشکۆلاجی ناخۆم لە ژیانما گەشت بینم جارێ لەم خولەی پەرلەمانە باوەڕ ناکەم جارێ هۆر دانیشتنیان نییە باسی ئەم خولەت کرد پێ دوای ئەم خولەی پەرلەمان دەتوانێت نووسینەوەی دەستور تەواو بکات و ڕۆڵێکی کاریگەریشی هەبێت ئێمە چەند توانیمانەوەی ژۆ ناتوانین مە هیچ واسییان نەک لە خولی پێشووە قەول بوو دەستور بێت بە بادەیەک لە مناقەشەکان هەر باز نەکرا ئێستا جارێەوە ڕێک نین لەسەر ئەزانین چ جارە دانەنیشتون یعنی شتێک نییە ئێکوا ئەو شتێک کە تۆ باسێکی کوا هەیە وجودی هەیە مانگێکە دانیشتون مانگێکە قسەیان هەیە مانگێکە کەس قەیدەوە هاتووە مانگێک زانی ینی 30 ڕۆژ ینی چەند چرکە چەند سەعات لە مانگێک زیاتر لە مانگێکە بۆ بازەکەم کەواتە ئەمە هەمووی نەبوونی دەستورە دەستور هەبوایە ئەو مانگەی ناخایە ئەنووە بێ مەسەن لە یەکەم دانیشتنەوە سەرۆکاتی هەڵبژێت دەستورە بوایە ئەوە 4 ساڵ وایە دەستورە بوایە دەستورە بووە دەستورە پرسیارم بە کورتی وڵامەکەم دەوێتن چێ قازانجیتی لە نووسینەوەی دەستوردا وەڵای کەس قازانجی نییە بەڵام لە نەفامیایە نەفامیایە دوای بەدە کاکە عەقڵ گەشاکە عەقڵی منی 4 ساڵ لەمەوە پێشکەمایکی پامیان بۆ گرتم لەگەڵ ئێستا زۆر جیاوازیم پێ عەقڵی سیاسی گەشەکە ئێستاوان هەستیان پێ کردووە بەڵام خەڵکێکی ترێت تازە دروست بووە لە کاتی 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستاە لە عەقڵک تەسکەکەی ئەوانەیە نایڵێت ئێستا بۆ نمونە با پێ بڵم پارتیوێکێتی گەشەیان کردووە ئەزانن کە گرنگە حیزبێکی تازا تۆڵێ بەخوا کاکە گیان سەرۆکەکەم تیاچێ بەم حسابی تۆ بێتر دزی فزی نامێنێ با نەیکێنی بۆ نمونە ینی کاکە لە فەوزایە خەڵکی سفاداکە تاجری سفاداکە لە فەوزایە لە نەبوونی دەستور و لە نەبوونی سیستەماتیک و لە نەبوونی حسابی بانقی ئێستا تۆ بۆ نمونە دنیا بێ بە حسابی بانقی دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر نابن فەقیرەکە تۆزێک ئاستی بەرز دەبێتەوە دەوڵەمەندەکە ئەگە پارەی زیابێ ئێستا لە ئەمریکا ئەگەر تۆ 3 ملیۆن دلار هەر لە خۆت و دەستکەوێ وەڵا بەسەرتەوە نازانی چی لێ بکەوێ بیشاری توی شای تۆرەی گرن لێرە 3 ملیۆن دلاری هەیە سەفقەیەکێکا بە 10 ملیۆن کەس حسابی بۆ ناکە کەس قسەی لەگەڵا ناکە کەواتە فەوزا باشە لەم حاڵەتی شەرقی وسەتا فەوزا عیبی نییە ئەم وڵاتە زۆر خۆشە بۆ ئەوان خۆشە فەوزایە سەرۆتەکەیان زیابێ سەفقات دەکەن تا دەوڵەمەند بێ پێیجەکاتەوە تەلەڤیزیۆنەکاتەوە قسە بەمەڵێ قسە بۆڵێ و کەسی نایارێ قسەی پێڵەوە کەسی ناڵێ لوا دەکەی ئەگەر دەستور هەبێ ئەگەر سیستەم هەبێ ئەگەر ڕێخستنەوەیش دەبێ نوان نابێ نمونەیەکی بەسیط دێمێ کامێرەی سەر جادەکان زۆر هاوڕێکارەکانم دژی بوونتم کاکە من دژینی وتیان بۆتم لە فەڕەنسا جاک شیراک کاتی خۆی کەس پێشوی پێ بە سەرۆکی وەزیران وتبی بۆ ئەوە نەخەڵگەم لێ لامەتیان وڵای سارە سەریغ لێ خڕوتیان بەچی چاگە بێ و زمانێک وازەکەم جارێ مۆبایل هەر نەبوو وتیان کامێرە وتیان دەداینوتیان زۆر گراوتی دوان دانێن دوانیان دانا لە سا ئەوە نەکەمی کرد 5 دانا لە سا ئەوە نەکەمی کرد ئێستا خەڵک بە حادیسی سیارە کەمتر ئەبێتەوە من پرسیارت دەکەم تۆ مایکەت بەز بڕۆ بزانە ئێستا لەو شوێنانەی کامێرە هەیە حادیسی سیارە و مردن بە سیارە کەمتر بوویان نا کەمتر بووە کەواتە ڕێخستنی شت دەر کەسێکە خەڵک لە حکومەت رازی نییە من لێ رازیم تۆ لە رازانیت ئەو لێ رازیە مشکلێ من نییە مهمە خەڵک کەمتر ئەمرێت
بۆچی خراپە بۆ ئەوانەی کە ئاوێک دەستی عقلی لێخۆن و لەسەر 150 بۆ ئەوانە خراپە طبعاً بەس بۆ باوچێک چاوەڕێی کوڕەکەی کاتۆ پیکابێکی فەقیری پێ پاسێکی پێ لەسەر خۆڕا سیارێ نافڕەمۆنیکە لی بابی کوژێ کوڕەکەی بە سەلامەتی تێگاتەوە ئێستا تۆ پێم بڵێ چێ قازانجی کرد چێ زەرەری کرد ئەوەی کە ئیستیهزا ئەوەی کە بە ناشرینی جادە بەکارێنێ ئێستا ئەبێ لەسەر خۆ بەکاربیان ملیۆن بیە ئەوەش قازانجی کە کوڕەکەی بە سەلامەتی گەڕێتەوە ماڵەوە تاوە وازەحە بۆ هەموو دام و دەستگاکان ئەمرە بەسەر هەموو دام و دەستگاکانی دەوڵەتە پارێزگاری لەو کارامەکە سووری ئەڵمانی و کاتە تەلەفۆنی بۆ کوتیوەرە بۆ هەولێر وتم دەبەرە بۆ سلێمانی وتی دەبەرە سێ چوار مافم هەیە ئەگەر ئێمە دەستورمان هەم وایە ئەومان لێ هاو چێ بریانی نایەتەوە بە هاوە من دڵنیام پێشی نەکرداوە بۆ کۆی ئێمە دەور 1920 بۆوانە زۆر باش ینی یارمەتی ئیقلیم دراوە تێیدا ڕاستە سەلاحیەتەکان سەلاحیەتێکی اتحادی حەسر کراوە کاک حاکم دەپرسم ڕەنگە پرسیاری هاوڵاتیانیش بێ دەستور چییە و چێ دەبێت دەستور بنووسێتەوە وڵە دەستور وەسیقەیەکە کە پێڵەن عەقدی اجتیماعی و ئەبێ گەل ئیستیفتای لەسەر بکرێت لەلایەن گەلەوە بەڵام ئەبێت لیژنەیەکی تایبەتمەند دەستور بنووسێتەوە کە بەڕاستی دەستور ئێستا ئەوەندە مەبدەعەکانی تەسبیت بووە لە دەستورەکانی تری دنیا بۆ کوردستانیش دەتوانێت ئیستیفادەی لێ بکرێت بێنن ئەو دەقانە بێنن بەخرێتە ناو دەستوری کوردستانە ئەوەشی کە بگونجێ لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ ژیانی کوردستان لەگەڵ قیەم و لەگەڵ ڕابردوو لەگەڵ بۆچوون و عورفەکانە ئەبێ بەڵام دەستورێکی مۆدێرن بێت دەستورێک بێت کە هاوڵاتی تایە هەموو مافەکانی پارێزراو بێت ئازادیەکانی پارێزراو بێت دەبێت دەسەڵاتەکانی جیاکرا بێتەوە و دەبێت دەسەڵات سنووردار بکرێت بە دەستور و پەیڕەو بکرێت ئەو دەستورە بۆ کوردستان باشە کە تەقیری دەسەڵات بکات لەلایەک و زامن و فەراهەمی مافە ئازادی و مافە سیاسی و مەدەنی و حقوقیەکانی هەر تاکێکی خەڵکی کوردستان بکات هەتاوەکانیەوە هەتا ئێستا چی ڕێگر بووە لە نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان وەڵا هەر محاولات کراوە بەڵام لە ئەخیرا ئیقرارکردنەکەی دەبێت بچێتەوە پەرلەمانی کوردستان و حیزبە سیاسیەکان ئەوە ئیشی ئەوانە و تاخیربوونەکەش هەر بەهۆی ئەوانەوەیە کە نەگەیشتونەتە جاکۆدەنجیە یا سیغەیەکی مشتەرەکی ڕێکەوتن بێت کە ئیشکالیاتەکانی کە لە بەینا هەیە حەل بکرێت ئەوەش قابلی حەلکردن هەموو کێشەیە قابلی حەلە ئەکرێ ئەوانەی کە لەسەری ڕێگەکەون ئەکرێ هەندێک شتیش تەجیل بکرێت بەڵام بەهۆی ئەم زروفە سیاسی و شتانەی کە ناتەبایی ناو ئەو تەخیربوونە مبەرەر نییە تەبریری نییە ئێستا کە دەستور لە هەرێمی کوردستان دەستورێکمان نییە باشە چێ قازانج دەکا و چێ زەرمەندە قانون جێبەجێ بکرێ بە گشتی ئەوە هاوڵاتی قازانج دەکات و دەسەڵاتیش قازانج دەکات کە دەستور نییە چکە دەسەڵاتێک کە پشگیری لە دەستور بکات ئەو دەسەڵاتەش عمری درێژتر دەبێت لە دەسەڵاتێک کە پشگیری لە قانون و لە دەستور نەکات لە لادان لە قانونە هەموو کەس زەرەر دەکات کۆمەڵ زەرەر دەکات بەڵام ڕەنگە چەند تاکە کەسێک قازانج بکات ئەو قازانجش کاتیە و قازانجێکی بۆ بەرژەوەندیەکی تایبەتیە کە ئەوە ناچێتە ناو پرۆسەی دەوڵەتسازیەوە کۆتا پرسیارم ئەوەیە ئەگەر دەستور بنووسێتەوە لە هەرێمی کوردستان پێت وایە دەسەڵاتدارانی هەرێم پێوەی پابەندە بن نازانم ئەوە پێشوەختە قسەکان دەستور ئەلبەتە ئەبێ ئیمانیان پێ بێت ئەوسا بینووسنەوە بەڵام بەگشتی دەستور لەم وڵاتانەی خۆمانە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوە
و قانون بەگشتی لاوازە و زۆرگوێی پێ نادرێت لەبەرەوەت بەس ئەبێ زووە جارێ بزانین جارێ با دەستورەکە دابن لێ دواتر ئەگەر پەیوەندی پێوە نەکرا و پابند نەبوون پێوەی ئەوە قسەی ترە بێت. بۆیە ئەمە پێویستە زۆر بە ئاسانی ئەو بابەتە ئێبلا بکرێتەوە و بڕوا وەقەت ئەوە کە دەستورمان هەبێ پەرلەمان ینی ویلایەت و ماوەی خۆی درێژ ناکاتەوە بێ لە یاسا بۆ خۆی دەریکاو ویلایەتەکەی خۆی درێژ ناکاتەوە پێم وایە ئەوانەیە ئیرادەیەک نەبێت بە جددیش بۆ دەستور بۆ سڵمەی دەستور ڕژێمی سەڵدان پێم وایە کوردستان دەبوو خاوەن دەستوری خۆی وایە ئێمە مادام دامەزراوەی یاسادانانمان هەیە مادام دەرەوایەتێک لە هەرێمی کوردستان بەوە پێی دەدرێت کە وێنەری تاقی خۆی بۆ خۆی ممارەسەی ئەو مافە بکات کە ناوی وێنەرایەتیە ئەو خەڵکی کە دەنج پێدا و ناگرێتی بە فەعلی بۆ نمونە مەسیحیەک یان تورکمانی بێ یان نێزیەک بێت ئەمە تەواو مافەوەیە کە هەبن و ممارەسەی ماف و ئاساییەکان بخوانن. خەت و ڕووپاک تۆکو و پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵ لێرە قسەکەر بووی. ئایا لە دەستوری هەرێمی کوردستان دەبێ ئیسلام سەرچاوەی یاسادانان بێت یان یەکێک بێت لە سەرچاوەکان و بەهەبوونی دەستوریش دەسەڵات ئایا کوتوبەند دەبێت؟ لە هەرێمی کوردستان لە ساڵی 2009 پرۆژە یاسای دەستور نووسرایەوە و ڕێککەوتنی لەسەرکرا بەڵام دوایی لەسەر هەندێک خاڵ ئیشکالیەت هەبوو بۆیە نەخرا دەنگدان بۆ گەلواتە ئیسیفتای بۆ نەکرا. لە ساڵی 2015 دیسانەوە لە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی دەستوری پێکێنرا و زیاتر لە 7 مادە نووسرایەوە لە چوارچێوەی پرۆژەی دەستور لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی ناکۆکی لەسەر بوو لەسەر دابشکردنی دەسەڵاتەکان سوڵتەکان و هەروەها لەسەر پێگەی ئاین لە دەستوری هەرێمی کوردستان. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش ڕەئیەکانمان وەکو کۆمەڵی دادگەری پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام تاکە سەرچاوەی یاسادانان بێ لە هەرێمی کوردستان نەک هەر ئەو خاڵە بێ کە هیچ یاسایەک دەرنەچێ پێچوانە بێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام نەخێر مازدەڕی ڕئیسی لە هەرێمی کوردستان مەزدەڕی ڕئیسی قانون دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام بێ بۆ لەبەرەوەی 195 خەڵکی هەرێمی کوردستان موسڵمانە ئێمە بۆ ئەو مافەلەوان زەوت بکەین و هەروەها هەبوونی دەستور بۆ گرنگە لە ڕوانگەی ترەوە خۆی یاسا هاوڵاتیت بۆ کۆتوبەندەکە بەڵام دەستور سوڵتەت بۆ کۆتوبەندەکە واتە ئەنجومەنی وەزیران بۆی نییە کە دەستور هەبێ بچێ بە هەوەسی خۆی لێبڕینی موچەدا بهێنێ یاخۆ بە دوومانگ جارێک موچە بدایە خود موچە پاشەکەوت بکە و پەرلەمانی کوردستان بۆی نییە خاتری هیچ وەزیرێک و یاخود سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکانی بگرێ لەبەر ئەوەی کە سەر بە فراکسۆنی زۆری نییەکن یاخود فراکسۆنێکن لە حیزبی دەسەڵات کە دەستور هەبێ ئەمانە ڕێگە پێدراو نییە بۆ هیچ سوڵتەیەک هاوسەنجی نێوان سوڵتەکان دەپارێزێت کە دەستور هەبێ هێز لە هەرێمی کوردستان دەکەوێتە دەست خۆی لە هەر دەوڵەتێک دەکەوێتە دەست دەوڵەت واتە هێزی حیزبی نامێنێ هێزی یەکەی هەفتایە هەشتا یاخود شخص هێستا هێزی هەیە لە هەرێمی کوردستان بۆیە کۆمەڵێک پرسی چارە نووساز و گرنگ چارەسەر دەبێت کە دەستورمان هەبێ لە هەرێمی کوردستان کە لە دەستورەکە دەسەڵاتەکانی ئەو دەسەڵاتانە جێ بگرێتەوە و هەروەها سنووریان سنووری کارکردنیان چۆن لەو 5 خاڵ ڕووی دەکەمەوە کە دەستور چیمان بۆ دەکات. بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ئەو سەرنج و تێڕوانیانە بوون دەربارەی نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان و جێبەجێکردنی بە شێوەیەکی گشتی دەسەڵاتداران یاریمی کوردستان بە بیان و جیازیا ئاستەنجیان دروست کردووە لە بەردەم تەواوکردنی نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستاندا چونکە بەشێک لە پەرلەمانتار و چاودێران دەڵێن کاتێک کە دەستور لە هەرێمی کوردستان نووسراوە و جێبەجێکرا دەسەڵاتداران کۆتوبەند دەکاتن و ناتوانن بە ئارەزووی خۆیان هەرچی بیانوێ ئەنجامی بدەن بەشێکی دیکە پێیان وایە عیبرەت لە جێبەجێکردن و پابەندبوونە بە دەستور چونکە ئەگەر دەستور لە هەرێمی کوردستانیشا هەبێ دەسەڵاتداران و حزبەکان و با بڵێم ئەوان زیاتر پێوە پابەند نەبن
ئیتر سوودێکی دەبێت بە هەبوونی دەستور دەبێ یاسای بودجە دیاری بکرێت دەبێ گەنجان ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن دیاری بکرێن کە ینی دامەزراندنیان بۆ هەبێت ئەوەی کا گرێبەستە بکرێ بە هەمیشەی دەستور بە گشتی لە بەرژەوەندی کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و پێویستیشە لە هەرێمی کوردستان سەرچاوەی نووسینەوەی دەستور ئیسلام بێت چونکە زۆرینەی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مسلمانە و دەشیانەوێ سەرچاوی یاسایەکەیان لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بێت تا پرۆگرامێکی دیکەمتان بەخوای گەوردە سپێرمەشاد و کامران بن خواتان لەگەڵ